هەر کوردستان ئاوەدان بێ، هەر نیشتیمان شەکاوە بێ، ڕەحمەت لە دایکتان لە باوکتان لە خاکتان لە نەوتەوەتان لەوەی کەوا ئێوەی پەروەردە کرد بۆ ئەم نیشتیمانە. هیوادارم نەورۆزی ئەم ساڵمان کە ڕاپەڕینی هێناوەتە دی ئەو نەورۆزە بێ کە دڵی دایک و باوک و شەهید و خێزانی ئەنفال و ئینسانە سەربەرز و پێشمەرگە دێرینەکانمان خۆشکە. هیوادارم نەورۆزێ بێ بە گڕ و بەتینەوە خاکی پیرۆزی کوردستان بپارێزین، ئەوەی لە دەستمان داوە بیهێنینەوە بە هەوڵ و تێکۆشان و ئیلهامی شەهید و ئەنفال و ئینسانە دڵسۆزەکانی کوردستان. هیوادارم هەمومان لە سایەی کوردستانێکی ئازادە لە ژێر ئاڵای شەکاوەی کوردستانە بەخۆشی بە شادی بە سەربەرزی بژین. هیوادارم ئومێد لەسەر لێوی دایکی شەهیدان و ئەنفال کراوەکان و پێشمەرگە دێنینە قارەمانەکان و ئینسانە تێکۆشەر و دڵسۆز و بەمەکانی کوردستان هەر زیاد و زیاد بێ و ڕوو لە هەڵکشان بێ. سەڵاو لە کەرکووکی عازیز، سەڵاو لە دایکی ئەنفال، سەڵاو لەو ئینسانانەی کە خۆیان پێشکەشی ئەم نیشتیمانە کرد تا کوردستانێکی ئازاد و بەختەوەر و سەربەز ببینین. هیوادارم بێئومێد نەبین، هیوادارم بە هەمومان هەوڵ بدەین ئەوەی لە دەستمان داوە بیهێنینەوە، کوردستان گەشت بکەینەوە، خەندە بخەینە سەر لێوی دایک ئەنفال و کوڕە شەهید و ئەو ئینسانە قارەمانانەی کە گیانیان لەدەستدا کە بەشێکی جەستەیان لەدەستدا. هیوادارم هەمومان بە یەک دڵ بە یەک دەست تێبکۆشین بۆ بەرزی نیشتیمان بۆ ڕاگرتنی کوردستان، هەر بژین هەر بمێنن بە خۆشی بە شادی. هیوادارم هەموو ڕۆژێکتان نەورۆز بێ، خۆشی بێ، شادی بێ. ئاڵامان نیشتیمانمان زۆر زۆر سوپاسدارەکەم.